بێگومانە زانن لە ئێستاە بابەتی خۆڵ و خاشاکەکان ئەوەی کە مرۆڤ لە بوارە جیاوازەکانی ژیانی دروستی ئەکات هەر لە ماڵەوە بیگرن هەتاکو شوێنی کار لە نەخۆشخانەکان ئەم مادە پلاستیکیانە کە ئیتر بەداخۆ هاتوونەتە زۆرێکی زۆری کەرەستەکانی ژیانمانەوە هەموو ئەمانە بوونەتە کێشەیەکی ژینگەی زۆر زۆر گەورە بەوای کردووە کە مەترسێکی گەورە لەسەر ژینگە دروست بکات لە ئاستی وڵاتانی جیاوازیش ئەم کێشەیە بەدی ئەکرێت هەر بۆی لە ئێستا هەوڵێکی زۆر هەیە بۆ ئەوەی کە کار بکرێتەوە لەسەر دووبارە سوودوەرگرتنەوە لەم خۆڵ و خاشاکە ئەوەی کە لە وڵاتانە تەنانەت وەکو ئاڵتونی پیس ئەم ناوەیان بۆ دەستنیشان کردەوە تا بۆ خۆڵ و خاشاکەکان و داهاتێکی زۆریش ئەگەێنێت بە وڵاتەکان دووبارە سوودوەرگرتنەوەیان لە ئەم خۆڵ و خاشاکانە ئەوەی کە پێی ئەوترێت ریسایکلینگ جا ئێمە قساکەین سەر ئەوەی کە لەلای خۆشمان هەندێک هەوڵ هەیە هەم بۆ جیاکردنەوەی خۆڵ و خاشاکەکان هەرچەند بەداخەوە لە کۆتاییە هەمووی ئەکرێتەوە بە یەک هەم بۆ دووبارە سوودوەرگرتنەوە لەم خۆڵ و خاشاکانە بە خۆڵ و خاشاکی پلاستیکیشەوە بابزانین بەڕاستی تا چەند ئەم هەوڵانە ئەکرێت هیوای پێ ببەسترێت تا چەند نزیکە لە ستانداردە نێودەوڵەتیەکان بۆی کە لەسەر ئەم بابەتەش بتوین بە میواندارەتی بەڕێز مامۆستا هەژار عەبدوڵڵا چالاکی بواری ژینگە لەسەر بابەتەکە زیاتر گفتگۆکەین مامۆستا هەژار سڵاو لێبێ زۆر بەخێر سڵاوتان لێبێت بەیانتان باش بەیانی بەڕێزت باش مامۆستا هەژار ئێمە بە بەراورد لەگەڵ ئەو دانیشتوانەی هەمانەوە ئەو ڕوبەرەی کە لە هەرێمی کوردستان هەیە یان لە کوردستان بە شێوەیەکی گشتی خۆڵ و خاشاکی زۆر بەرهەم ئەهێنرێت بەداخەوە لە لای خۆمان لا دوایە ئایا بەم بارودۆخی بە تایبەت لە ناوبردنیشی و مامەڵەکردن لەگەڵم خۆڵ و خاشاکە هیوایەک هەیە بکرێت بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم خۆڵ و خاشاکای کێشە ژینگەییەکانمان کەم بکەینەوە بەیانیتان باش دەستخۆشیتان لێکم بۆ هەڵبژاردننی ئەو تەوەرە گرنگە بەڕاستی ئێستا بمانێ و نەمانوێت کێشە ژینگەیەکان کێشێکی گەورەی جیهانیە و کوردستانیش وەکو بەشێک لە عێراق بەدەر نییە لەو کێشە ژینگەی یا قوڵی کە ئێستا تێکەوتووە بەداخەوە ئێمە گەر باسێکی ژینگە بکەین بە شکڵێکی ئام بریتە لە کۆمەڵی کارکتەری فیزیایی و کیمیایی و بایۆلۆجی ئەمانە هەمویان بەردەوام کارلێک لەگەڵ یەکەکەن و دەرەنجام یەک وەرئەگرنەوە واتە بە زیادبوونی شتێک لەسەر شتێکی کە کارکتەرەکان ئەگۆڕێت و ئەو ژینگەی کە هەمانە ژینگەکەمان تێک ئەچێت شتێک هەیە لە ئامی ژینگەیە پێوترە ئیکۆسیستەم واتە هاوسەنگی ئیکوڤالنت ئیکۆسیستەمی هاوسەنگی لە بیئەی لە ژینگەیە لە ئەو محیتەی کە ئێمە تایە ئەژین ئەم ژینگەیە پێویستە هاوسەنگ بێت لە هەموو حاڵەتەکانەوەتە لە حاڵەتە فیسیۆلۆژیەکان لە حاڵەتە فیزیایەکان کیمیایەکان بایۆلۆجیەکان هەموو ئەم حاڵەتانی کە هەیە لە ناو ژینگەیە هەمویان ئەبێت یەک مستەوا بێت بەداخەوە ئێستا زۆر کارەکرێت لەسەرەوەی کە ژینگە ئاراسەکانی ئەگۆڕێت بەوەی کە کێشەی ژینگەییمان زۆر بۆ دروست بووە وەکو جەناب فەرموود ئێستا ئەو پاشەڕۆیانی کە هەمانە زۆر زیاترە لەوەی کە ئێمە ئەو ژمارە دانیشتوانی هەمانە لەم وەرزەیە کە ئیتر بەرە وەرزی پاییز ئەڕۆین هەمومان بینەری ئەوە بین کە دێژەڵوکە و ڕەشەبا و بایەک هەڵ ئەکات لەگەڵ خۆیان یەک دنیا پلاستیک و عەلاگە و سفرەی سەفەری و دیمەنێکی زۆر ناشینەیە بۆ شەقام و گەڕەک و کۆڵانانی کە ئێمە پێیا گوزەرەکەین و بینەریانین بەداخەوە ئێستا ڕێژەی بەکارهێنانی پلاستیک زۆر لەو ڕێژەیە زیاتر لە ستانداردی عالەمی کە بۆ تاکێک ڕێژەی پلاستیک بەکاربێنێت لای ئێمە بە شێوەیەکی گشتی یعنی زۆر ڕێژەی ئەو پلاستیکی کە بەکارێنین زۆر زیاتر لە ستانداردە جیهانیەکان بۆ تاکێک کە پێویستە ڕێژەی پلاستیک بەکاربێنێت بە نمونە ئێمە ڕێژەیەکی زۆر سفرەی سەفەری لە ناو ماڵەکانمان بەکارهێنین بۆ معلوماتی جەنابتان سفرەی سەفەریەکێکە لەو مادانەی کە دیسپۆسەبڵەوە ڕیسایکلیش ناکرێتەوە بە هیچ جۆرێک چارەسەر ناکرێتەوە کە ئەمە کێشەیەکی گەورەیە بۆ ژینگە ئەمە بۆ نمونە گەر دەبەیەکی پلاستیک بەکارهێنین دەبەیەکی پلاستیکی با بڵین مەشروباتێکی غازی دەبەیەکی پلاستیکی ئاو بەکارهێنین ئەگەر بێت و شوێنێک هەبێت ناوەندێک هەبێت وەریگرێتەوە ئەمە جارێککە ئەتوانین بەکاری بهێنینەوە و کاریگەری خراپ لەسەر ژینگە دروست نەکات بەڵام سفرەی سەفەری لەگەڵ ئاوێک هەیە کە لە پەرداخێکە وابزان بە ئاوی جام ناسراوە بەڵێ ئەمانە کێشەیەکی گەورەی ژینگەیی دروستەکەن لەبەر ئەوەی یەک جار بەکارهێنرێت دو جارەکەوێتەوە ژینگە
و ئێمە لە بەکارهێنانی ئەم مادانی کە هاوکارمان و جۆرێک لە تەمەڵیمان پێیان بەڕاستی ئێمەش هاوکارین لە بەکارهێنانیان و ئەمان هەمویان کاریگەریەکی گەورەی خراپی ژینگەی لەسەر ژینگەکەمان دروستەکەن و وای کردووە کە ڕۆژانە بینەری ئەو هەموو پلاستیکە فرێدراوە بین کە لەسەر شەقامەکان لە ڕێگەکانی سەیرانگاکان کە ئەڕوین هیچ ڕێگەیەک نەماوە بەداخەوە ئێستا کە پلاستیکی تیانە بێت کە ئەمانە هەمویان کۆمەڵێک هۆکاری خراپ بۆ سەرژینگەکە لە ڕووی هەوا لە ڕووی خاک لە ڕووی ئەو ئاوی کە هەمانە دروستەکە بۆ ساڵانی داهاتووتر واتە کێشەکانمان کێشەیەکی گەورن وەکو جەناب فەرموود بۆ ساڵانی داهاتوو ئەبێ ئێمە چیمان لێبێت ئەبێ و پرسیارە هەمومان هەموو تاکێک بەڕاستی لە خۆی بکاتە ئێمە ئەگەر بەم شێوەی کە لەسەر بەکارهێنانی مادە پلاستیکیەکان بە شێوازێکی زۆر بەردەوامین ئێستا بینەری ئەو شێوازین ئەبێت 10 ساڵی داهاتوو چیمان لێبێت بڕواتان هەبێت وەکو چۆن لە ساڵی 2020 ئێمە دەمامکمانە بەس لە دژی ڤایرۆسی کۆرۆنا ئەبێت 10 ساڵی تر دەمامک بەسین لە دژی پۆلیمەراتی پلاستیکی حەزەکەم ئەو قسەیە وەکو شتێک بمێنێتەوە بۆ 10 ساڵی داهاتوومان ئەگەر لەسەر ئەم نەمەتەی کە هەیە بەردەوام بین لە بەکارهێنانی مادە پلاستیکیەکان چونکە مادە پلاستیکیەکان دوجار ئەبن بە دایۆکسانەکان مادەی دایۆکسان دروستەکەن ئەم مادە دایۆکسانانە ڤاپۆرایتەکەن واتە ئەچنە هەواوە لەگەڵ هەوایە تێکەڵە بن و ڕێژەکانیان بۆ مرۆڤ دیاریکراوە پێویستە بڕێکی زۆر زۆر کەم وەربگیرێت بەڵام ئەم ڕێژەیە لە وڵاتی خۆمان ئەگەر لەم شێوازی کە بەکاری ئێهێنی پلاستیکەکان ڕێژەکەی زۆر زۆر زیاکە و یەکێکی شە لەو مادانەی کە شێرپەنجە هاوەرەواتە تووشی نەخۆشی شێرپەنجەمانەکە و کۆمەڵی نەخۆشی تر کە کاریگەری لەسەر جگەر و لەسەر سیەکان و لەسەر هەناومان مامۆستا قسە زۆر ئەکرێت لەسەر زیانەکانی بەکارهێنانی مادە پلاستیکەکان و فڕێدانی لە ژینگەیە هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی ژینگەیەوە پزیشکانی پسپۆر و ژینگە پارێزان و کەسانێکی زۆر قسە لەسەر ئەواکەن مادە پلاستیکیەکان زۆر زیانی هەیە بەڵام ڕێژەکە بەردەوام ڕوو لە بەرزبوونەوە ئاکات بەردەوام کەلوپەلەکانی چواردەورمان زیاترینی ئەبێ بە پلاستیک ئەمە بۆ نەبووتە کەلتور بۆی کەمیکەینەوە ئەم ڕێژی بەکارهێنانی پلاستیکە کەمکەینەوە نەک زیاییکەین خۆی کۆمەڵی هۆکار هەیە بەڕاستی کە وا ئەکات ئێمە پلاستیک زۆر بەکاربێن یەکێک لەوانە کە ئەمە نرخێکی هەرزانی هەیە یەکێک لەوانە کە بەکارهێنانەوەی بەکارهێنانی ئاسانەوە دوجار تۆ کۆیەکەیتەوە و فڕێی لە شوێنەکە ئەمە دووریەخەیتەوە لە خۆت چونکە بەڕاستی ئەم فڕێیانی کە ئێستا لە لای خۆمان هەیە و هەڵگرتنەوەی خاشاک بە شێواز زانستیەکەی نییە چونکە لە وڵاتانی پێشکەوتوو لە وڵاتانی کە گرنگی بە بواری ژینگایان لە وڵاتانی کە ئەیانەوێت ژینگەکەیان بە شێوازێکی تەندروست بمێنێتەوە بەم شێوازی کە ئێمە تەعامل لەگەڵ خاشاکەکەین بەو شێوازی تەعاملی لەگەڵ ناکەن خۆراک ئەبێ بەجیا دابندێت شوشە ئەبێ بەجیا دابندێت پلاستیک بەجیا قوتووە معدەنیەکان بەجیا ئەبێ دانرێت ئەمانە دوجار هەرێکیان ئاراستی شوێنێک دەکرێتەوە کە ئێمە ئەتوانین ڕیسایکلیان بکەین و بەکاریان بهێنینەوە بەداخەوە کە ئەو پێشتر ئاماژەم پێیان کۆمەڵی مادی پلاستیکی زۆر خەتەر بەکارێنین لە وڵاتی خۆمان کە بە هەڵە نەچم سفرەی سەفەری ڕێژەکەی وابزانم ڕۆژانە کە بەکاری هێنی نزیکەی 4325 کیلۆمەترە درێژی سفرەکە یعنی واتە لە کوردستانەوە هەتاوەکو نزیکەی وڵاتی سوید لە ئەوروپا ئەمە هەموو ڕۆژێک ئەو داتایی کە هەیە داتایەکی خەمڵێنراوی شەواتە لەوانەیە زۆر لەوە زیاتر سفرەیە بەکار هێنرێت و پاشان ئەکرێتە ژینگەوە ژینگەوەی کە بەکار بهێنرێتەوە هیچ بەکار نارێتەوە ئێمە ئەگەر بتوان راپۆرتێک بن لە تانجەرۆ یعنی شاخ ئەبینن هەڵدراوەتەوە لە سفرەی سەفەری کێوێکە هەڵدراوەتەوە و چارەسەریش ناکرێ بەداخەوە یعنی ئەمانە کارەساتی گەورەی ژینگەی بۆ وڵاتی خۆمان دروستەکات چونکە ئەوە ئەگەر سبێنێت گڕێکی پێوە بنرێت بۆ نمونە گڕ بگرێت دوجار ئەو هەمووە مەوادە خراپەی کە لەناو پلاستیکەکە هەیە هەمومان نەزانین ماوادی پلاستیک یەکێک لە مشتەقاتەکانی نەوت و لەوێەوە دەرەهێنرێت و بەکارهێنرێتەوە ئەمانە هەمویان زیانێکی زۆر زۆر خراپ بۆ کەشوهەوامان دروستەکەن و ئەو ماڵانەی کە نزیکی ئەو منتیقەیان یان ئەو شوێنانی کە نزیکی ئەو منتیقەیەنەوە ئەو پلاستیکی کە لەو شوێنەیە بۆ نمونە ئەسووتێنرێت بەم شێوازە ئەگەر چارەسەر بکرێت هەمویان تووشی بەداخەوە ینی کۆمەڵی نەخۆشی ترسناکردن وەکو پێشتر ئاماژەم پێە ینی بەڕاستی ئەو مامەڵەی کە ئێمە لەگەڵ پلاستیک و لەگەڵ ژینگەکەی خۆمانێکین ماڵەیەکی زۆر زۆر ناتەندروستە مامەڵەیەکە کە پێویستی بە پێدات چوونەوە هەیە من ئێستا
حەز ئەەکەم لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار بن ئێستا لە ڕێد زۆنین واتە لە هێڵی سوورین لە هێڵێکی دانجر زۆناین و هێڵێکی ترسناک کە ئەمانە هەمویان ئاماژەیە بۆ ئەوی کە ئێمە داهاتومان بەرەو داهاتوویکی باش نابێت لە جێ ئەوەی نەوەکانی داهاتوومان ڕەحمەتمان بۆ بنێرن بەداخەوە من ئەڵم نەعلەتمان بۆ ئەنێرن کە ئێمە ئەو ژینگەیەمان بەو ئاراستەیە بردووە کە وا تێکمان ناوە بۆیە زۆر گرنگە تاک زۆر هوشیار بێت وەلایەنە پەیوەندیدارەکان زۆر هوشیارانەتر مامەلە لەگەڵ ئەوەیە بکەن هەتا ئێستش ئێمە بینەرین بەداخەوە بینەری ئەوەین کە لە جامی سیارەکانەوە دەبەیەکی پلاستیک دەبەیەکی شوشە فڕێدرێتە ژینگەوە یعنی ئەمانە بەجددی زۆر پێویستی بە پێتاچوونەوە هەیە پێویستی بەوە هەیە لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت حکوومەت بیر لەوە بکاتەوە کە سزای ئەو کەسانە باکە دەستیانەیە لە تێکدانی ژینگە یان لەگەڵ ئەو کارگانی کە بەرهەمێنەری پلاستیکن ڕێکەوتن کات بۆ ئەوی کە ئەو پلاستیکەی کە ئیخاتە ژینگەوە دوجار هیچ نەبێ بڕێکی وەرگێتەوە بڕێکی بەکار بێنێتەوە لە وڵاتانی ئەوروپا بۆ نمونە کە دەبێکی پلاستیک شربەتەکەی ناوی ئەخۆیتەوە دوجار ئەتوانی بیفرۆشیتەوە لە جیهازێکە لێ دووەرەگرێتەوە ئەگەر بە نرخێکی کەمیش بێت دوجار داهاتێکە بۆ کۆمەڵی خەڵک کە ئەتوانی ئەم کارە بکاتوە ئەو هەموو ڕێژە پلاستیکە زۆری کە هەیە لە ژینگە ئێمە بینەری نەبین باشە بەڕای جەنابەت هەر ئەوەی کە لە لای ئێمە ئەمەنە پلاستیک ئاسان و هەرزان بەردەستە تۆ کە ئاو ئەکڕیت ئەوەی لە ئاوی بەڕادا ئەوەی ئاوی پەرداخەکانە هەموو ئەمانە لە پلاستیکە کاتێکی سەیری ئەەکەی ئەبینی تێچووکەی یەکجار کەمە تۆ ئاوێکی بەڕادە کڕیت بە 2000 دینار بیرەکەی تۆ بەڕاستی ئەوەنە پارە نییە لەسەر ئەم دەبەیە و لە وڵاتانی تر باست کردوتت نرخێک ئەچێتە سەردەبەکە دواتر تۆ ئەگەر برتەوە ئەو نرخەت بۆ ئەگەێڕنەوە زۆر لای ئێمە هەرزانەوە تا ئەگەر یاساکە نەبێت لەسەر کۆنتترۆڵەکە نەبێت هاوڵاتی هۆشیاریەکەشی نەبێت کاتە بێت بە هۆکارێکی زۆر گەورە بۆ بەکارهێنانی پلاستیک لادوانە ئەم هەرزانیش ئەمەنەی تر هاوڵاتی هانداوە بۆ بەکارهێنانی بەتەکید یعنی پێشتی ژامەژەمان پێ ینی هەرزانی لە نرخی پلاستیک و لە ئەو مادانی کە تایەتی وای کردووە کە ئێمە زۆرترین ڕێژەی پلاستیک بەکاربێنین تەسەور ناکەم لە هیچ وڵاتێکی دنیا هەبێت کێسێک ئاوی 12 لیتری 12 دەبەیی کە هەر دەبەیەکی وابزانم نزیکی 700 بۆ 800 مڵ ئاوی تایە بە 750 دینار بێت ئەبێ ئەمە بکەین بە پرسیارێک لە لای خۆمان ئایا جۆری ئەو پلاستیکی کە بەکارهێنراوە لە ئەو دەبەیە ئەبێت جۆرێک بێت چونکە بەڕاستی پلاستیک بۆ نرخارزانەش نیە ئەگەر کوالیتی بەرز بێت ینی پلاستیک تا پلاستیکە کوالیتی جیاوازە بۆ نمونە ئێمە حەوت جۆری جیاواز پلاستیکمان هەیە هەر لە لۆ دێنستی پۆلی ئەسیلین های دێنستی پۆلی ئەسیلین پۆری پلۆپلین پۆلی سترین یعنی زۆر جۆرە حەوت جۆرە کە ئەمانە هەریکێکیان تایبەتمەندن بە جۆرێک لە خۆراکەکان بە جۆرێک لە مەشروباتی غازی پێویستە تاک هۆشیاری هەبێت لەسەر ئەوەی کە پلاستیکێک بەکارهێنرێت سەیری عولبەکەی بکات لە بنەوەی کە ئەو ئیشارەتانی لێ درراوە چەند جار ڕیسایکڵ کراوە چ مادەیەکی تیا بەکارهێنراوە دوجار ئەو مادە خۆراکیانەیە و ئەوەی بۆ نمونە ئەکرێتە دەبەیەکی پلاستیکەوە کارلێکە کا لەگەڵ ئەو مادە پلاستیکیە من هەمیشە خەڵکانی دەوروبەری خۆم ئاگادارەکەمەوە کە پێویست ناکە ئاوی دەبەی پلاستیک بخۆیتەوە ئەگەر زۆر زەڕوو نەبی من ناڵم لەو کەسانم کە هەر نایخۆمەوە بەڵام لە کاتی زۆر پێویستیاتۆ ئەوە بەکاربێنە ئێمە کە قسەکەمان لەسەر ئەوەیە بتوانین بەکارهێنانی ئەم مادە پلاستیکیانە سنووردار بکەین لە ژیانی خۆمانە نەک بەو شێوە هەڕەمەکی کە ئێستا لە هەر شوێنێک لە هەر ماڵێک لە هەر ڕیستۆرانتێک لە هەر ناوەندێک ئەیبینی ئەم دەبانە بە شێوازێکی زۆر ئەشوایی بەکارهێنرێت چونکە لە عملی دروستکردنی بنمونە ئاوەکە بهێنینەوە لە عملی دروستکردنی بتڵێکی ئەو ئاوە کارلێکە کا لەگەڵ ئەم دەبە پلاستیکیە لەگەڵ دەرەوەی دەبە پلاستیکەکەیە بۆ لەبەرەوەی ئەم دەبە پلاستیکەکەیە سەرەتا قەبارەکەی زۆر بچووکە بە هەوای و هەڵمێکی گەرم گەورە ئەکرێت و دەبەکە ڕائکێشێت کە گەورە کرا دوجار ئاوەکەی بە گەرمی تێکرێت و عملی ئۆزۆنی بۆ ئەکرێت دوجار ئەمە ئەبرێت تا مەخزنێکەوە نازانین بە شێوازێک خەزن ئەکرێت دوای ئەوە لە مەخزنەوە گوازرێتەوە بۆ مارکێتێک زۆرجار لەبەر خۆرەکەیە کە عەرزەکرێت و بۆ فرۆشتن ئەمانە هەمویان کاریگەری سلبی لەسەر پێکاتەی ئاوی ناو دەبەکە دروستەکەن و کارلێکەکە لەگەڵ ناوەوەی دەبەکەیە مادەیەکەیە پێوترێ ئەنتیمۆنی من پێم خۆشە ئەو کەسانی کە یعنی لە بوارە زانستیا کارەکەن ئەم مادەیە سیرێک بکەن بزانن چ مادەیەکی موسارتینە کارسینۆجێنیکە مادەیەکە تووشی شێرپەنجەمانەکە ئەگەر بە ڕێژەیەکی زۆر ئەو دەبە ئاوانەی کە هەیە ئێمە
بەردەوام بەکاریان بهێنین دڵنیان بە دوور نابین لەو نەخۆشیانی کەیە بۆ ئەم هەموو ڕێژە نەخۆشی شێرپەنجەیە لە وڵاتی خۆمانە هەیە بەڕاستیە بێ پرسیارکەین لە خۆمان بەپێی داتاکانی نەخۆشخانەی هیوا کە لە مانگی 7 بوو یان 6 ئەم ساڵ بوو بڵاوکرایەوە ڕۆژانە نزیکەی 15 نەخۆش تۆمار ئەکرێت بەڕاستیە بێ پرسیارکەین لە خۆمان هۆکارەکەی چییە؟ دیمەنێکی تریشمانێکە قسەکەی بەڕێزت لەبیرت نەچێتەوە ئێمە خواردن بە گەرمیش زۆرەکەینە زەرفی پەنگوینەوە ئەیکەنە ناو قاپی سەفەریەوە نانی گەرمەکەینە نایلۆنەوە نانی گەرمەکەینە نایلۆنەوە بەداخەوە ئەمانەشمان هەیە نایلۆنەکە بە تەواوەتی بەنانە گەرمەکەیە بەداخەوە ئەمانە هەموو کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر مادە خۆراکێکە کە ئەو پۆلیمەراتە پلاستیکیانە ئەو مادە پلاستیکیە کە ئێمە نازانین پێم وتن لۆ کوالیتیە واتە بەهای ئەم پلاستیکە نزمە لەبەر نرخە هەرزانیەکەی و ئێمەش لە وڵاتی خۆمانە هەمومان زانین تاجرێک بە ڕێزەکانمان بازرگانە بە ڕێزەکانمانەوە بیرەکەنەوە کە شتێک بێن قازانجێکی باشتری لێ بکەن یعنی چاودێریەکی جدی نییە لەسەر هێنانی ئەم مادە پلاستیکیانی کە داخلی وڵاتی خۆمانە بن بەداخەوە باش ئەمان بڵێ مامۆستا ئەرکی ناوەندی خوێندن چییە لێرەیە تا خوێندکار تا مناڵەکان وا پێ بگەێنرێت لە ئێستاوە کە باسی ئەم مەترسیانەی مادە پلاستیکەکانی بۆ بکرێ بە شێوازێکی ورترتیان بگەێنرێ خۆی ئەوە پرسیارێکی زۆر جوانە یعنی بابەتی ژینگە یەکێکە لە بابەتە گرنگەکان زۆر گرنگە بخرێتە ناوەندەکانی خوێندنەوە بەداخەوە ساڵانی پێشووتر ئەگەر بە بیرمان بێت لە نەوەدەکانە کۆمەڵێک وانە هەبوون بەنمونەوانی کوشت و کاڵ کە خوێندکار زۆر متعی لێ بر وای لێ کرد ڕۆحێکی لا دروستە کرد کە درەختێک بچێنێت تۆیەک بخاتە خاکەوە بۆی سبێنێ بەرهەمەکەی ببینێتەوە بزانێت چی دەرەچێت ئەمانە نەهێڵراون لە ناوەندەکانی خوێندنا لە سیستەمی پەروەردەیە کەمە کێشەیەکی زۆر گەورەیە زۆر گرنگە ئێمە ئەو تاکەی پەروەردەی ئەەکەین لەسەر ئەساسێکی ڕۆشنبیری ژینگەی پەروەردەکەین ژینگە بەتەنها پلاستیکی ژنیە بۆ معلوماتان ژینگە هەموو ئەو شتانی دەوروبەرمان کە ئێمە ڕۆژانە لەمسی ئەەکەین ژینگەیە لە ئاو خاک هەوا کە ئێمە هەموویمان تێکداوە بەداخەوە ئەبینین باخێکەیە زەویەکەیە کە ڕێژەیەکی باش درەختی تایە بەڵام تێکیینوەیکن بە کۆمەڵێک بینای سەکەنی و کە ئەمە کرێ بە پرۆژەیەکی زۆر خراپ یعنی دوجار کاریگەریەکەی بۆ ئێمەش ئەگەڕێتەوە واتە ژینگە لە هەر لایەنێکەوە تێکچێت هەمومان زیانمەندین لە هەر لایەنێکی شەو خزمەت کرێت هەمووی سوودمەندە ئەو درەختی کە ئێستا ئۆکسیژنەکانمان ئەبڕینەوەیکەم بە یەکێنیش دەجێبن بەداخەوە یعنی ئێستا و کارەساتە ئەو درەختی کە ئێستا لە دەرەوەیە ئۆکسیژینوانەیە هەمومان سوودی لێبینی بەتەنها بۆ من نییە واتە ئەم هۆشیاریە زۆر گرنگە لە باخچەکانی ساوایانەوە وەکو چۆن وانەی کوردی و بیرکاریان پێودرێت وەکو چۆن فێری ئەلفوبێ و یەک و دوێ ئەکرێن فێری بابەتە ژینگەیەکان بکرێت کە ژینگە ژیانە واتە تۆ ئەگەر ژینگەکە تێکچێت ژیانیش تێگەچێت تەندروستی تێگەچێت ئەمانە هەمویان کۆمەڵێ بابەتی لێکدراون پێکەوە کە پێویستی بەو هەیە کە کەسانی پسپۆر لەم بابەتەیە قسەی جدی تیا بکەن و ئەم بابەتانە بە تەواوی بخرێنە پرۆگرامەکانی خوێندنەوە و گرنگی زیاتر بدرێت بەوەی کە لە هەموو لایەنەکانەوە هۆشیاری ژینگەی بدرێت چ لە بەکارهێنانی پلاستیک چ لە زیادکردنی سەوزایی چ لە بەکارهێنانی ئەو هەموو ئۆتۆمبیلەی کە ئێمە ڕۆژانە ڕێژەیەکی زۆر گازی ژەهراوی ئەخێنە شارەکانمانەوە بەدەستی خۆمان ئەمە ئەگەر ترافیکێکی گشتی ئەگەر هێڵێکی گواستنەوەی گشتی جدی و مەزبوط هەبێت دڵنیام ڕێژەی ئەو خەڵکی کە ئەو سیارانەی دەرەکات ئەو ئۆتۆمبیلانەی دەرەکات کەمە بێتەوە سبەینان ئەگەر بینەری هەموو شارەکانی کوردستان بین ئەبینین تاکە نەفرێکە لەناو ئۆتۆمبیلەکەی لێ خۆت و بەرەو دەوام ڕوات یعنی ئینتاجی ئەم کەسە ئەبێت چی بێت ئەو هەموو گازە ژەهراویە خاتە ژینگەوە زۆر گرنگە ئێمە بیر لەم لایەنانە هەمووی بکەینەوە و هەمووشمان دەست لە ناو دەستواتە بابەتە ژینگەیەکان بابەتێکی گشتی و عامە بە تەنها تایبەتمەند نییە بە کەسێکە لە چالاکە لە بواری ژینگەیە کە پسپۆرە لە بواری ژینگەیە کە کار لە ژینگەیەکات بەڵکو ئەبێت هەمومان ئەم بابەتە وەکو چۆن ڕۆژانە پێویستمان بەنان و ئاو خواردن و جوڵەیەک هەیە بۆی حیاتمان بەردەوام بێت پێویستمان بۆ هەیە کە ژینگەیەکی تەندروست بۆ خۆمان دابین بکەین زۆر سپاس بەوتە جوانەکانت بە هیوایەوەی ئێمە هەر نەبێ وەکو تاک خۆمان زیاتر هەست بە بەرپرسیارەتی بکەین نەڵێن بۆ نەخۆ دنیا خەریکە بەکاری ئەهێنێ ئەو علاگەی من بەکارم هێنا چی لە مەوزوع ئەگۆڕێ ئەڵێ دڵۆب کۆ ئەبێتەوە ئەبێ بە دەریا سپاس دەکەم مەمنون شار بژین مەمنون زۆر سپاس